لەم چەند ساڵانەی دواییە ئەم خواستە زیاد بوو لە نێوانەوە نەخۆشانەی کەەوە ڕوومانتیەکەن و لە سەرەتای مەسەلەن نەشتەرگەری جوانکاری زیاتر ئەوانە بوو کەوا بەهۆی ڕووداوە یان بەهۆی هەر هۆکارێکەوە بێ شێواویەک لە بەشێک لە جەستەیانە دروستە بوو و پێویستیان بە چاکردن و جوانکاری هەبوو لەو بەشەیە بۆەوەی کەوا هەم ئەو بەشی کەوا زیانی پێکەوتووە فەرمانەکەی باش بێ و پاشانیش شێوەکەشی بچێتەوە سەر سروشتی بەڵام وردە جوانکاریەکان چۆنە با بڵین ئەو لایەنەی کەوا هەنێکی کەش هەبوو کەوا هەر حەزی بە جوانکاریە حەزەکە وەک مۆدێلێک وەکو بڵین باوێک کە ئێستا بۆتە باوی ئەوانەی کە حەزەکات شێوەکەی بۆ نمونە لێوی ئەستور بێت و یان ڕوومەتی بەرز بێ و شێوەی لوتی مەسەلەن هەنێک ناڕێکی هەیە لە لوتیا چاکی بکە ئەوانش کە بۆ ماوەیە گەمێنەوە بۆ نمونە 6 مانگ گەمێنێتەوە باشترە ئەو مادانە چونکە کاتەکەی باڵین دیاریکراوە کەوا لە دوای ئەو مادەیە نامێنێت لە لەشیا و زیانیشی نابێ بووی بەڵام ئەم مادەیە ژەگەر هاتوو لە بڕێکی ناسروشتیا بەکار هاو زیاد بوو لە ژێر پێستا کاریگەری خۆیە بێت جێگای خۆی بۆ دروست دەکاتەوە و پاشان کە نامێنێت ئەو جێی کەوا جێی خۆی بووە ئەبێتە چاڵە بێتە ناڕێکی هەموو دەرمانێک ئەبێ و کەسانە لەلایەن پسپۆڕەکەیەوە ئاگاداری ئەوەی بێت کەوا لەو ڕێژەیە بەکارێت لەسەر و ئەوە زیانی هەیە بۆ گورچیلی زیانی هەیە بۆ جگەری و هەر دەرمانێکی سەرچاوەکەی نەزانرا و نەزانرا لە چی پێکا و بێگومان زیانی زۆرترە وەک لە سوودەکەی و هەر دەرمانێکی کسپایر بوو بێت و کاتەکەی بەسەر چوو بێ بێگومان ئەویژە بێتە زیان لەسەر گورچیلە و جگەری و نەخۆشە ئەمانە پزیشک دایمەن ئاستی دەرمانەکەش بەکارێنێ بۆ نمونە پێیڵێ ئەمە تۆ 2 میلیگرام بەکارێنی لە ڕۆژێکە ئەم 2 میلیگرامە کەسەکەن بە نەزانینی خۆی بیکا بە 4 بیکا بە 5 ئەوە زیانی زۆرە بێ لەبەرەوە هەموو شتەکان با بە پێی لای کەسی پسپۆر بێ کەسی شارەزا بێ و دەرمانێکیش بەکار بهێنرێکەوە دەرمانێک بێت لە زانستیە ڕێگەی پێدراوێ کە بۆ مرۆڤ بەکاربێ ئەم دەرمانە مەسەلەن تەنها دەم و چاو قەڵەوەکە ئەم دەرمانە تەنها شوێنێکی کە سمت قەڵەوەکە یان هەر شتێکی کە ینی بەڕاستی ئەمانە لە زانستیەوە زۆر دوورن لە زانستا شتیوانیە تۆ عیلاجێک وەرگری بچێەوە شوێنێک تەنها قەڵەو بکە لەبەرەوە بێ زۆر وریابن چکەمانە تەنها موادێکن زیانیان زۆرترە نەئەزانرێت چیتیایە نەئەزانرێ مادەکانی چییە بەڵکو زۆر بەشیان جۆرێک مادە بەکارێنن کە بەڵێ جۆرێ مادەیەک هەیە کەوا لە تۆبا پێوترێ ستیرۆیدەکان ڕاستە قەڵەوبوونەکەن ئاو تێزانەکەن لە لەشە ئەمە بەڵام ئەمانە زیانی زۆرە بە تایبەتی لە ئەم ڕۆیە کە ئێمە تووشی ڤایرسێک بووین ڤایرسی کۆرۆنا کە پێویستمان زۆر بەوەیە مەناعەمان بەرز بێ ئەم دەرمانانە هەموویان زۆر ینی لە 90% سەرچاوەکەیان ئەو ستیرۆیدانەیە ئەو ستیرۆیدانەش مەناعە دابەزێنن مەناعی لە شێو کەسە دابەزێنن و یەکێکە بن لەوانەی کەوا مەناعەیان بەهێزە بێ و هۆکارێکی شەبێ بۆی کەوا زوو تووشی ئەم جۆرە ڤایرسانە ڤایرسی کۆرۆناش ببن زۆر خراپیان لەسرە بێ من دایمەن ئەو لە کتێبەکانیشمان نووسراوە باشترین دکتۆرەوەیە لە 10 نەخۆشە با بڵین 3 بۆ 4 نەخۆش تۆ با بڵین هیچی بۆ نەکەیت تەنها ئامۆژگاری بکەیت ینی ئەوە باشترینە لەبەرەوەی ئەوانەی کەوا یەن بۆ ئەو شتانەی کەوا زیادەیە و ناسروشتیە بێ دکتۆرە بێ زۆر وریابێ چونکە هەم کێشە بۆ خۆی دروستەکە و کێشەش بۆ نەخۆشەکەی دروستەکە بەڵێ بێگومان ئەو حاڵەتانەمان هەیە کە یەن ئەیانێ دەستکاری دەموچاویان بکەن یان کێشەیان هەیە لە بینینی خۆیان بۆ جوانی ڕوخساریان یا ئەندامێکی تری جەستەیان حاڵەتی لەو بابەتە هەیە ئەم حاڵەتە وەکو نەخۆشیەک هەیە لە زانستی دەرونیە کە پێوترێ باڵی دیسمۆرفیک دیسئۆردەر واتە شێوەی خۆیان بە شێواوی ئەبینن و لەوانەیە هیچ کێشەیەکیان نەبێت لە جوانیە یان شتێکی زۆر بچووکیان هەبێ کە پێویست ناکاتەوە نا بە قورسی وەربگیرێت بەڵام لای خۆیان گەورەی و بە دوای جوانکاریە ئەگەڕێن
بەشێکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو مۆدێل و شتانەی کە گەنجێک ئێستا لەم سەردەمەیە ئەیبینێ چییە ئەگەر ببینین زۆر بەدەگمەن ئێستا ئێمە گەنج بەداخەوە بەدەگمەن گەنجێکە بینین کە چکش بێت کوڕبێک تێ بخوێنێتەوانێ بە دوای ئەوەیە بگەڕێکە عەقڵی خۆی جوانکە بە دوای ئەوەیە بگەڕێکە مێشکی خۆی فراوانکە زیاتر ئەوەی کە ئەیبینن چیە لە مۆبایل و ئایپاد و ئەم شتانەیەکە بەبێ هیچ سانسۆرێک بەداخەوە مناڵی ئێمە و گەنجی ئێمە بەکاری ئەهێنێت نمونونەکان چی ئەوەی کە لە یاریەکان ئەیبینێ یا ئەوەی کە لە مۆدلەکان ئەیبینێ جەستەیەکە کە بە حساب پێرفێکتە کە زۆر باریکە ڕانوسمتێکی گەورەی هەیە سنگێکی گەورەی هەیە لێوێکی ئەستوری هەیە لوتێکی پچکۆلەی هەیە برۆ بەرز کراوەتەوە چاو گەورە کراوە برژانگ دەرکراوە بەردەوام ئەم نمونانە ئەبینێ گا بە قەنەعەتێکە ئەبێ ئەمیش وای لێبێ بۆ ئەوەی جوان بێت بۆ ئەوەی مەرغوب بێ بۆ ئەوەی سقەی تەواو بەخۆی بکات ئەمەش ئەچێتەوە بابی چاولێکەری جارێکتر جاتر ئەو ئایدڵە ئەو نمونەیە کە تۆ سێری ئەەکەی نمونەیەکی مۆدلێک بێ یان نمونەیەکی کارتۆنی بێ یان نمونەی کەسێکی بەناوبانگی مەشهوری گۆرانی بێژ یا هونەرمەند بێ یان هاوڕەیەکت بێ هاوڕەکان بێ ئێستا بۆ بەخۆ بەداخۆ لە کۆمەڵگای ئێستا لە سەر ڕووی هەموو جیهان و بەتایبەت لە توانین بڵین لە کوردستانیشە بە هەمان شێوە مادیەتێکی زۆر ئەبینین شتەکان زۆر بوون بە مادی شتەکان لایەنە ڕوحیەکان و لایەنە دەرونیەکان بەو شێوەیە گرنگی پێ نایرێ کە پێویستەتانت خەڵکانێک ئەبینین تەنانەت لەگەڵ ڕێزمە کە لە چک ناکات بۆ جوانی ئەیکا کە لە چکیش ئەکا بۆ جوانی ئەیکا لەبەرەوەی پێوتراوە بەو لەشکەوە جوانیت کێشەکان لێرەیە کە هەموو شتێ بە مادیەت ببینین هەموو شتێ بە مادیەت لێک بینەوانێ وەکوتم نمونەیەک نییە بۆ کچان ئەگەر بۆیە بۆ گەنجەکان دەنێستا کوڕیش ڕێ کتۆتە نەشتەرگەری جوانکاری ئەگەر لە جیاتی ئەوە مناڵەکان کە ئایپاد و مۆبایل و کۆمەڵێک شتیان ئەیراوەتی و کە لە پەروەردەی ڕاستەقینە دوورخراونەتەوە ئەگەر مناڵ فێر بکرێت لە مناڵی و کتێب بخوێنێتەوە بۆی کە مێشکی خۆی جوانکە بۆی کە مێشکی خۆی فراوانکە بێگومان بەو شێوەیە ڕوو ناکاتە ئەوەی کە بەردەوام نەشتەرگەری و جوانکاری و ئەم شتانەی لە خەیاڵا بێت